سڵاتان لەبێ خۆشەویستان، دەسمات ترێدەرە و گەڕاینەوە وڵاتان. شیکاری بۆ هەفتەی سێمی مانگی 1 ساڵی 2024 دەکەین. ئاڵتون لە کۆتا ڕۆژەکانی هەفتەی ڕابردوو بینیمان کە بەرزبوونێکی زۆر باشی کرد، ئەویش بە هۆکاری ئەو شەڕە بووە کە تازە دروست بووە لە نێوان حوسیەکانی یەمەن لەگەڵ هێزی ئەمریکا و بەریتانیا. بەڕاستی ئێستا دۆخی ئاڵتون زۆر هەستیارە و ئامادەکاریەکات بۆ جوڵێکی زۆر گەورە و فراوان، واتە ئێمە کەمتر دەتوانین لە ئێستادا پشت بە شیکاری و بە یاسا تەکنیکەکان ببەستین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاڵتون. دەبێت زیاتر ئاگاداری هەواڵ و ڕوودا و سیاسیەکان بین. بە شێوەیەکی گشتی ئاڵتون بۆم هەفتەیە لە ڕوتی بەرزبوونی خۆی بەردەوام دەبێت، چونکە لێرە ترێندێکی زۆر بەهێزی شکاند. بە پاشان ئەم ناوچەیە کە پێشتر چەند جارێک وەکو ناوچەیەکی ڕێزیستانس ئیشی دەکرد، ئێستا شکاوە نرخ چۆتە سەروی ئێوە جێگیر بووە، واتە ئەم زۆنە بۆتە زۆنێکی پاڵپشتی بۆ بەرزبوونەوەی زیاتری ئاڵتون. تقریبا زۆنەکەش لە 2042 دەست پێ دەکات بۆ 2000 تا 2032 درێژ دەبێتەوە بەڕای من ئەم زۆنە. ئاڵتون تا لەسەر ئەوێ بێت سیناریۆکانی بەرزبوونەوەی بەهێزتر و وازەحترە وەک لە دابەزین. ئەبێ جارێکی دیکە نرخ بێتەوە خوار ترێندەکە و جێگیر بێت لە خوار ئاستی 2032. ئەو کات بەرچاوڕوونی وەردەگرین بۆی کە ئەگەری دابەزینی زیاتر هەیە لە پێش ئاڵتون. جوانترین سیناریۆکەی بۆم هەفتەیە بەم شێوازەیە کە جارێکی دیکە ڕوو لە بەرزبوون کات، خۆی بگەێنێتە زۆنی 2072. من لە هەفتەی ڕابردووش باسی ئەم زۆنم کرد، بەڵام نرخ نەگەیشتە ئێرە. ئەلێرە بە فلاشێک نزیک بووە لە 64 دواتە دەستی کردەوە بەدابەزین. پێم وایە ئەم هەفتەیە ئاڵتون ئەگەر ئەم گرژی و ئاڵۆزیانەی کە لە نێوان حوسیەکانی یەمەن و ئەو هێزە دەرەکیانەدا ڕوویداوە، ئاڵتون بتوانێت سیناریۆ تەواو بکات، واتە بتوانێت خۆی بگەێنێتە 2072. لە دوای گەشتن بە 2072 زۆنێکی بەهێز لە ڕووی تەکنیکەوە دێتە پێش ئاڵتون کە لە 72 دەست پێ دەکات بۆ 88، واتە زۆنی 2072 بۆ زۆنی 2088 زۆنێکی بەهێزە لە ڕووی یاسا تەکنیکەکانەوە کە ئەگەری ئەوەی هەیە ڕێگر بێت لەوەی ئاڵتون زیاتر بەرز بێتەوە و سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک بکات. ئێمە چاوەڕێ دەبین نرخ بێتە ئێرە پێش گەیشتن بە زۆنەکە یاخۆت دوای گەیشتن بە زۆنەکە و تەنانەت بەرزبوونەوەی زیاتریش هەر کاتێک بە تەواوەتی ئاماژەی داخڵبوون بە فرۆشتن دروست بوو، ئەو کات ئێمە دەبێت مامەڵە بکەین، واتە پشت بەم زۆنە مەبەستن کاتێک کە نرخ دەچێتە ئێرە ڕاستەوخۆ بفرۆشن. تکایە ئاگادار بن بەڕێزان، چونکە وەگوتمان بەبوونی ئەم شەڕەوە ئەگەری جوڵەیەکی فراوان و لە ناکاو هەیە دەبێت حەزەر وەرگرن بۆ حاڵەتێک. هەرچەندە گەر لەگەڵ گەیشتنی نرخ بە زۆنەکەش ڕاستەخۆ دەست بە دابەزین باشتر بۆ ئێمە وایە کە حەزەرکەین ڕیسکی مامەڵە و داخڵبوونمان بەردەوام جێگیر بێ و کەمکەینەوە. لە دوای کە نرخ دێتە زۆنەکە ئێمە بە دوای دەرفەتەکانی داخڵبووندا دەگەڕین. پێم وایە لێرەوە بەپێی ئەم تەکنیکە بەپێی ئەم مۆیڤی کە ئێستا دروست بووە، ئاڵتون لێرەوە هێزێکی زۆر باشی دابەزین چالاک بکات و بتوانێت جارێکی دیکە بیگەڕێنێتەوە بۆ ئاستی 2017. واتە لە 2072 دەتوانێت جارێکی دەبێتەوە 2017 ئەگەر سیناریۆیەکی بەهێزی فرۆشتن داخڵ بێت لەم زۆنە. شیکاری دووەمان لەسەر بیتکۆین کە ئەویش ئێستا جێی باس و خواسی تەواوی بازاڕەکانە و سەرنجی بەشێکی زۆری شەریکات و کۆمپانیا گەورەکانی لەسرە، بە تایبەتی لە دوای قوبوڵکردنی سندوقەکانی ETF لەلایەن دادگای سێکی ئەمریکاوە. بەڕێزان بیتکۆین ئێستا نزیک بۆ تۆ لە زۆنێک کە زۆنێکی یەکلای بوونەوە، زۆنەکەش لە 41,000 و تقریبا $100 دەست پێ دەکات بۆ 40,000. بیتکۆین ئەم ڕیتێستەی کە کردوێتی ئەگەر تا ئەم زۆنەش بێت ئاساییە. لەم زۆنەوە ئەگەری دوو سیناریۆ هەیە، چونکە زۆنەکە هەم سیناریۆی بەرزبوونەوەی تیا چالاک دەبێت، هەم سیناریۆ دابەزینەوەتە ئەگەری ڕوودانی هەردوو سیناریۆکە هەیە. ئەگەر لێرەوە سیناریۆکی باشی بەرزبوون پرایزەکشنێکی باشی بەرزبوون چالاک بێت و وەیڤێکی نوێ دروست کات، دەتوانێت
خۆی بگەێنێتەوە ئاستی 48553 واتە بزەبت لەو شوێنی کە دەستی کردەوە بە داوەزین لێوەی. ئەگەر ئەم دەرخەشی شکان واتە ئەم هێڵە بەرگریەشی شکاند دەتوانێت بەردەوام بێت تا 57545 دلار واتە 5 دەفتەر و 75 جۆرەقە. بەڵام ئەگەر ئەم زۆنە شکا بە کاندڵی دەیلی واتە بیتکۆین بتوانێت دەیلیەک لە خوار 40,000 داخاتەوە ڕەنگەم دابازینە بەردەوامی بکێشێت تاوەکو ئاستی 35984 دلار. لێرەوە زۆنێکی دیکە دێتە پێشی کە لە 35984 دەست پێ دەکات بۆ 34,000. لێرەوە من پێم وایە بیتکۆین زۆر بە قورسی و بە بەهێزی سیناریۆکانی بەرزبوون چالاک دەکات. ڕەنگە لە دوای گەیشتنی بیتکۆین بەم زۆنە و چالاکبوونی سیناریۆکی بەهێزی بەرزبوون ئەو کات ئاڵتۆنیش بە پێچەوانەوە سیناریۆکی بەهێزی دابەزین چالاک بکات. لەم زۆنەوە پێم وایە کە بیتکۆین بتوانێت هێزێکی زۆر باشی بەرزبوون وەرگێت و خۆی بگەێنێتە 57545 دلار کە وتوان تارگێتی دووەمە لە پێش بیتکۆین بۆم هەفتەیە. بیتکۆین بە شێوەیەکی گشتی ئاڕاستی هەر بەرزبوونە لە چەند مانگی داهاتوودا پێم وایە ئەگەر ئەم زۆنەش بشکێنێت بەرەو خوارەوە ڕەنگە بە فەیکێک یاخود بە فلاشێک بشکێنێت دواتر دەسەکات بە بەرزبوونەوە خۆی دەگەێنێت هەم تارگێتەوە. واتە گەیشتنی بیتکۆین بۆ تارگێتی 57000 سیناریۆکی زۆر بەهێزە و ئەگەری گەیشتن بەو سارە زۆر بە بەهێزی لە ئارادایە. شیکاری سێمان لەسەر پاوەند لە پاوەند ماوەیەک لەم و پێش زۆنێکمان دیاری کرد بەڵام نەگەیشتە ئەوێ. پێم وایە بۆم هەفتەیە بتوانێت بچێتەوە زۆنەکەش لە 1.029 دەست پێ دەکات بۆ 1.3270. بەڕێزانم زۆنە زۆر بەهێزە بۆ دابەزینی پاوەند. پێم وایە کە سیناریۆکی دابەزینی باش دروست کات لێرە و دەرفەتەکانی داخەڵبوونیشمان بۆ دروست بێت وە گوتمان لێرەوە دابەزین بکات تارگێتی یەکەمی داوەزین بە شێوەیەکی دوورمەودا گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.25. بۆیە ئەم هەفتەیە بە گرنگیەوە لەم زۆنە دەڕوانین و چاوەڕێی دەرفەتەکانی داخەڵبوونین. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون: پاوەند، بیتکۆین، هەروەها ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج و تەواوی بازرگانەکان سەرکەوتوو بن.